سڵاوت لێ بێ کێشەتان چییە؟ وڵای کێشەمان ئەمە هیچ نییە، ئەوە کێشەشی قەدیم بوو برێ ساری 2020 ئەوڕۆ 25 کۆنە بووە، ینی ئەوە هاتێ لە خۆی لەسەن کەناڵێکی کە برێ ئەوە لێدوانی دابوو بەرمە عەل ئەسف، ینی ئەو ڕۆنکردنەوەی دەبا لە وەرژیرە باە ئەو زە پەخش بکرا باە ئەتام بڵکاتم بەو کەناڵە ماپشام دابایە ئەو ئیشە نەگەیشت بە وەزایی کەسە دەیوت کە خێزانەکەی مارە بڕی بوو و دواتر شووی کردوێتەوە لەسەر ئەم قسانەی چی دەڵێن ئێوە؟ ئەمە ئەوەی دەرێن ئەو شتا بە قسە نابی بردیتمانە بردیتمانە دەرگای یاسا بردیتمانە قانون ئەوە بەڵگەکەیە کە کچەکەی من مارەی لێ نەهاتیە لێژنەی فتووە کە تابع لە بە وەزارەتی ئەوقاف مارەیەکەی بەتاڵ کردیە ئەوە ئەوە بەڵگەکەیە ئەوە پێ سال پێش ئێستا بەێ ئەوە تاریخی دیارە، ئەنی هیچ لەگەرەمە نمایە دوای ئەمە ئیسلامی کورد کە ئافرەتێک لە بنی یەکەشکە بێمە دەچین بە شوویت دێ ئەگەر ئەوە دەستگای دینی نییە کە شتی دایتەمە بەڵگە و قانون تەواوی هیچ مافەش لەگەرەمە نییە، بەس لۆ شێواندنی عائلەی من و لۆ شێواندنی بابرێن مۆزوعەکەی کابرایەکە ینی ئەو هاالانی هاتی ئەو لقای کردیا ئەوە لۆ ینی خۆی بە دەربێخی لۆ مۆزوعەکی تۆمار کردووە سکالای یاسایی بەڵێ تۆمار کرا لەسەری باست کرد لە پێشەوەی لێدوان لێوەربگرن کە ئەمر قەبزیشی بۆ دەرچوە بەڵێ ئەمر قەبزیش لۆ دەرچوە جارشکە لە سەر مۆزوعی مۆبایلی مادەی 2 مۆبایل ساری 2024 دیسانەکە ئەوە مۆزوعک بەلاش ئۆشی کابرێک کچەکەم چۆڕێ خۆی ئەوەی کردبوو ناویسە بەڵگەی شەوێ دیسانەکە وێنەی براو کردبووە ئەمر قەبزیشی ئۆتە هەیە ئەو ئەمر قەبزێکەیە ئەوە لە مێژ هەیتی ئەمر قەبزی باسی ئەوە کرد کە زێڕی بۆ کردووە لەسەر ئەو بابەتە چی دەڵێنەوە؟ زێڕی لۆ کرد 25 مسقال ئەشیاکانیش بە ئەمانەتەوە هەمومان تەسمیری برای کردەوە دکتۆر جەهام کە براگەورێتی لە سنتەری میهرەبانیش لەوەیە تەسمیری ومان کردەوە بە ئەمانەتەوە هیچی لەکرەمەندە هیچ مافە ینی هیچ مافێکی لە لای ئێوە نەماوە هیچ بەڵکو برایەکەی هەموو مەسروفی ئەو شتێک کرد ئەو بەخۆی کابراایك بوو ئەو کاتی داوامی دەکرد ینی مۆزەف بوو برایەکەی برایەتی هەموو مەصرف ئەو کێشای هەڵتان نەداوە کێشەکە بە شوەیەکی کۆمەڵایەتی چارەسەری بکەن با دانیشتمان کردیا بەس ئەوە ینی لە هەموو سنوورێکی تێپەڕاندیە ئەمەش ناکرێت کاکە ئەمەش ئەمە داوام ئەوچی کابرا گوتنی خانەوادەینە و شەرمان بەخۆی ئەم هەر بە دوو مۆزوع عشکەین کە برێ هیچ لەگەمەنیەوە نیە طبیعی ئەگەر ما یاسا شتێکی بدا بایوی مافی لەکرەمە باە حەقی خۆی بوو هەرچ بکە بەس یاسا حەقی بەمەدا ئەوەش یاسایەکە هیچی لەگەرەمە نیە ئەو کابرا داوەش لە یاسا دەکەین ئیزراعەتی خۆی لەگە بکاو حەقی مەلێ وەگری کە تاشیری بە عایلەکە ئەو بابەتە بە شێوەیەکی قانونی و یاسایی چارەسەری دەکەن یاخود بە شێوەیەکی وەکو خۆمان دەڵێن عەشایری نا بە قانونی چارەسەر کرایە قانون چارەسەر کرا و قانون مافی دامە قەپاتشی کردیەوە کتاب هەیە لەکەم عامیەکان کتابێک کە غەرقرا و تەواو کۆتایی پێاتی عاکم یعنی قراری دایە بەس لێرەدا شتەکەی لە گۆڕی ئەو لە خۆی ئەو وەزعی کە پیا کرد ئەوش بەڵگەکانە لە کردمانە هەموو بەڵگەکان کە هیچ لەگەرەمە نیە و تەواو ینی شتەکە ینی بەس لۆ ناو زڕاندنی ئەو عایلێ و های کردیە ئەگەنا هیچ لەکرەمە نیە و هیچ مافەشی لەکرەمە نیە